ئەی مارد ئەوە بیاڕەبی خوا دەست بە باڵتان بگری و ڕسق و ڕۆزیتان زیاد بکات. پەلکەنان پەلکەنان پەلکەنانمان دەوێت پەلکەنانمان دەوێت پەلکەنانی دەکڕین ئاردبای دەکڕین. ماوەی دوو کات ژمێرونیوە تا ئێستا سێ گەڕک گەڕاوین، ینی کۆڵان بە کۆڵانی سێ گەڕک گەڕاوین. تەنها توانیمانە کە بەشێک لە ئورتکەنان یاخود پەلکەنان کۆ بکەینەوە. جا ئەم بابەتە چۆنە ئی پەلکەنان، ینی بەعزە کەسێک هەن کە دەیفرۆشن وە کەسانێکی تریش هەن کە هەر ئاوا ینی با بڵێن بەو کەسە دەدەن کە کۆ دەکاتەوە، یاخود بە دەرگاکان وە دەکەن، بە دەرگاکانی ئەوشەوە دەکەن، هەر بە خۆڕایی دەیدەن بەو کەسانی کە تۆ دەکەنەوە. و بەشەکەی تریشی ئەوەیە کە دەیفرۆشێت، مەسەلەن با بڵێن علاگەیەکی ئاوە یان دوو علاگەی ئاوە لەوانەیە بە ڕوبعێک بفرۆشێت کە یاخود بە خوێ بیگۆڕێتەوە. بەڵام مام تۆفیق تەنها کۆ دەکاتەوە ئەو کەسێک کە بفرۆشێتن لێ دەکردەوە. ئەی مارد ئەوە بیاڕەبی خوا دەست بە باڵتان بگری و ڕسق و ڕۆزیتان زیاد بکاتن. مارتان ئەوابی مەمنونین، دەستەکانت خۆش بیتن، زۆر سوپاس. جا جگە لە پەلکەنان یاخود دوورکەنان ئارد و ساواریش ینی لە ئاشەکە پارە دەکاتن، ئەگەر مەسەڵەن ماڵەکان ئەوەش بێنن هەر دەبێتن.